بڕیاری ژمارە 966 ئەنجومەنی ئاسایش کە بە بڕیاری نەوت بەرامبەر بە خۆراک ناسراوە لە 14 نیسانی ساڵی 1995 دەرکراو بەهۆی ڕێگە بە عێراق درا هەر 3 مانگ جارێک بە سەرپەرشتی نەتەوە یەکگرتووەکان بە بڕی ملیارێک دۆلار نەوتی خاو بفرۆشێت. بەردەوامبوونی نەهامەتیەکانی گەلی عێراق هۆکاری دەرکردنی ئەو بڕیارە کاتیە بوو کە ئاماژلەی دابینکردنی خۆراک و دەرمان و پێداویستیە سەرەکیەکانی ژیان بوو بۆ هاوڵاتیانی عێراق. دوابەدوای داگیرکردنی کۆی لەلایەن عێراقەوە ئەنجومەنی ئاسایش لە 5 ئابی ساڵی 1990دا بە پێی بڕیاری ژمارە 661 زنجیرەیەک سزای ئابووری بەسەر عێراقدا سەپاند. سزاکانیش گرانی و بەرزبوونەوەی بەرچاوی نرخی مادە خۆراکی و کاڵاکانی لێکەوتنەوە و مەترسی ڕاستەوخۆی بۆ سەرژیانی هاوڵاتیان دروست کردبوو. مەرجی سەرەکی بڕیارەکەش ئەوە بوو کە ڕێگە نەدرێت حکوومەتی عێراق لە داهاتی نەوت ژێرخانی سەربازی ببوژێنێتەوە. بڕیاری 966 کە تا 21 تشرینی یەکەمی ساڵی 2023 بەردەوام بوو ئەو چوارچێوەیە بوو کە فرۆشتنی نەوتی عێراقی ڕێخست بەرامبەر بە پێدانی خۆراک و دەرمان بە حکوومەتی عێراق و لە سەدا 13 داهاتی فرۆشتنی نەوتەکە بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان تەرخان دەکرا. لە مانگی ئایاری ساڵی 1996دا و لە دوای دانوستانێکی درێژخایەن حکوومەتی عێراقی ئاداشتێکی لە یەکگەیشتنی لەگەڵ نەتەوەیەگرتوەکان ئیمزا کرد بۆ گرتنەبەری ڕێوشوێنە پێویستەکانی تایبەت بە جێبەجێکردنی بڕیاری 966 ئەنجومەنی ئاسایش. بەپێی بڕیارەکەش یەکەم بڕەنەوتی بەرەمهێراوی عێراق لە کانون یەکەمی ساڵی 1996 هەنار دەکرا. یەکەم بڕە خۆراکیش لە ئازاری ساڵی 1990 گەیشتە عێراق و هاوڵاتیان لێی سوودمەند بوون. 46 ملیار دۆلاریش لە داهاتی نەوت بۆ پرۆگرامەکە تەرخانکرا. نرخی فرۆشتنی نەوتە خاوەکەی عێراقیش لەلایەن نەتەوەیەکگرتوەکانەوە دیاری کرابوو. داهاتەکەشی دەچووە حسابێکی بلۆکراو لە بانکی نیشتیمانی پاریس کە بارگاکەی لە ئەمریکایە. هەروەها لە سەدا 30 داهاتی نەوتی فرۆشیاری عێراقیش دەچووە سندوقی قەرەبووەکانی جەنگی کەنداو. ئەوە جگە لەو بڕەپارەیە کە بە دەستگاکانی نەتەوەیەکگرتوەکان و فەرمانبەرەکانی دەدران لە عێراق. ئەگەرچی بڕیاری 966 ئەنجومەنی ئاسایش لە کاتی خۆیدا تا ڕادەیەک کاریگەری گەمارە و ئابوووریەکانی لەسەر شانی هاوڵاتیانی عێراق سوو کردبوو، بەڵام بەو ڕادەیە نەبوو کە سەرجەم پێداویستەکانی هاوڵاتیانی عێراق دابین بکات و نەهامەتیەکانیشیان بەردەوام بوون. کاروان شێخ موحسین NRT